نێکستێپ دەستپێکی هەنگاوی داهاتوو لە زنجیرە پۆدکاستەکانی پێشانگای نێکستێپەوە بەردەوامین ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر بەختیار بێتشەریف جێگری سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کاروباری خوێندکاران. دکتۆر جان زۆر خۆشحاڵم لێرەی. زۆر سپاس بۆم دەرفەتە و زۆر سپاس بۆ بەڕێزیشکە. چاوەکەمی دکتۆر با لە سیمینارەکەەوە دەست بکەین چۆن بوو؟ من سپاس بۆ ڕێکخەرانی پێشانگای نێکستێپ دەرفەتێکی زۆر باش بوو بۆ بەندە و زۆریش خۆشحاڵ بووم ڕێژەیەکی زۆر باش ئامادە بوون. هیوادارم توانی بێتمان بەشێک لەو پرسیارانەی کە خوێندکار لای دروست بووە یا کە سوکاریان لایەن دروست بووە وەڵاممان دابێتەوە ومێ دەکەم سەرکەوتوو بنەم. دکتۆر خەڵکانی ئەکادیمیەک و بەڕێستان لە ڕێگەی زانکۆ پەیمانگاکانەوە کە بەشداری لەم پێشانگا گرنگ و گەورەیەکەن هەر خۆی ناونیشانی سیمینارەکە کە زانکۆلایەن وەک پرۆسەیەکی نیشتیمانسازی دەرفەتەکان و ڕاگرێکان و ئاستەنگەکان و داهێنان ئەوانە یەکێک بوون لە تەوەرەکانی کە بەڕێزتان باسان کرد. جا لە هەمووی گرنگتر باسی خودناسیتانە کرد. تەواو زۆر گرنگە گەنجێک کە هێتە ناو پێشانگایەکی وەکو نێکستێپەوە باسی خودناسی لەگەڵاکەن. من خۆم جێی سەرنجم و جێی سەرنجی و ئامادەبوانەش بوو کە منەوەنی ئاگاداری بووم. بەڕێزە خۆ چۆن ئەمەلیەکەی تۆ تێگەیشتی خۆت چۆنە بۆ باسە؟ من سپاس دەکەم بەڕاستی یەکەم سلایدم بوو ئەگەر جەنابەت ئامادە بوو بی و یەکەم هەنگاوە بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین چکە مرۆڤ من باسی ژیانی کەسێکم کرد کە بە پرۆسی خوێندنە بڕاستیە قۆناغە گرنگەکەی کە قۆناغی یەکەمە کە خوێندنی بنەڕەتی و ئامادەیی تەواوەکە ژیانی داهاتووی لە خوێندنی زانکۆی و لە ئایندەشە دیاریەکە چکە دواتر زانکۆکەشە بێتە پێوەەر بۆ دەستەبەرکردنی هەلی کار. بۆیە زۆر گرنگە من خۆم بناسم یعنی خوێندکاربی لەوە بکاتەوە خودناسی خۆی چی ئەوێ خۆی چیەیە حەزی لە چییە توانای چییە و چی ئەوێ چکە گەرم پرسیارانە لە خۆمان نەکەین بچینە لە هەر کەسێکی شارەزاش ئەو ناتوانێت بەڕاستی وەڵاممان بات. منوەکو بەشداربێکی ناو پانێڵەکە کە دانیشتە بۆ یەکێ لەو شتانی کە چێژم لێوەرگرت زۆر خۆشە لەسەر دەستی کەسانی شارەزا و بە ئەزمون لەسەر خەڵکی ئەکادیمی کە جۆبیستە بیشتێکە ئەگەر لە دەروی ئەم پێشانگایە لە دەروی نێکستێپ جۆ بگرین شتێکی ترەویستین ڕەنگە کابراێک لە دوکانێکە لە لاکۆڵانێکە زانکۆلانیە پڕکاتەوە هیچ سوودێکی نەبێت بەڵام کاتێک جۆ لە بەڕێستەگرم ئیتر من تێ ئەگەم ئەگەر گەنجێک ئێستا کە بەشداریەکە لەم پێشانگا گوێ لە بەڕێستان بووە ئەزانێ ئەبێ ڕاوێژی چی بە بەڕێزت بکە تۆ ئامۆژگاری چی ئەەکەی چۆن ئەینێری بۆ زانکۆ یان چۆن ئەینێری بۆ پەیمانگا هەر نمرەکەی ناکەی بە پێوەەر. ئەم شتە زۆر گرنگ بوو من لە ناو سیمینارەکەی بەڕێستا بینیم ڕاستەکەی ئەزانی ئوستا زۆر گرنگە من لە سیمینارەکە باسی ئەوەشم کرد بەڕاستی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین هەموو کەسێک پێکرێ یعنی پێویستی بە کەسی شارەزان نییە بۆ پڕکردنەوەی ئەلکترۆنی یا خود ریزبەندی دروستکردنەکە بەڵام کەسی شارەزای پێویستە کە تۆ چۆن بتوانی منێکی سەرکەوتوو لە ئایندەیە دروست بکەیت. ئێمە خوێندکار بنیادەنین بۆی کەسێکی بنیادنەری لێ دەرچێت لە بازاری کارە هەلی کاری لێ دەست بکەوێت و دروست بکە. ئێمە زۆر گرنگە بەڕاستی پرس بە کەسانی شارەزا بکەین کە مەبەستم ئەڵێم ئێمەیە واتە خوێندکارێک وا بیر بکاتەوە کە سوکارەکەی وا بیر بکاتەوە. کەسانی شارەزا من ئەمڕۆ ئەوە مروژان بەڕاستی من مامۆسای زانکۆم زیاد لە 12 ساڵە لە ژنەکانی وەرگرتنم لەسەر ئاسی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ کۆنتاکتم بەم بابەتەوە هەیە هەرگیز بە کەس ناڵێم بە 100% لە فلانە شوێن وەرەگیرێ و ئەمە وەرەگیرەی ئەزانی شتێک نییە ناوی گرێنتی بێ شتێک نییە ناوی ئەوە بێ کە چکە دوجار ئەم پرۆسەیەکی زۆر دادپەروەرانەیە. سیمینارەکە شتێکی کەش سەرنجی بردم ئێمە هەمومان کۆلێژی پزیشکیەکانمان بەلاوەمەوە بەڕێز باسی کشتتوکاڵ و پیشەسازی دەکرد لەوێ جا زۆر گرنگە منەمێ ئەوەش بزان بۆی دایکان و باوکان وانەزانن کشتتوکاڵ کەمە وانەزان پیشەسازی کەمە وانەزان هەر پزیشکیەکان گرنگنوانەکانی تر گرنگنین ئەم وشارێت زۆر گرنگەکە بەڕێز زۆر بە جوانی باست کرد لەسەر تۆزە قسەمەکە پێشانگای نێکستێ بەتوانێت لەم ڕۆڵێک بۆ خوێندکاران و بۆوانی کە لە داهاتوێنە زانکۆ لای بەڕێسە. من سپاس دەکەم بەڕاستی بۆیە ئەمڕۆ ئەوە مروژان چکە بەڕاستی خوێندکار دوای قەرەباڵغی کەوتووە بەداخەوە لە ماوەی ئەم 5 ساڵی ڕابردووە کە بە داتاکان سەلماندم وازانێ ئەگە لە بەشی تەندروستی تەواو کرد ئیتر ڕاستەوخۆدا ئەمەزرێ یا هەلی شکاری دەسەکەوێ بۆ خوێندکارم ڕوون کردەوە کە بەداتا ئەو هەموو ڕێژە زۆرە بەشە تەندروستی و پزیشکیە ئەو ڕێژە زۆرە لە دەرچوان ئایا بازاری کاری ئێمە نەخۆشخانەکانە بنکە تەندروستیەکانە ئەم شوێنانە بازاری کاری ئەوانن توانای وەرگرتن و دامەزراندنی ئەو ڕێژە زۆرەی هەیە بێگومان نەخێر بۆیە
خوێندکارێک کە ئەمڕۆ بیرەوە ئەکاتەوە بچێتە بەشێکی پزیشکی یا تەندروستی دوای 6 ساڵی تر ساڵانە ئەم سەدان کە ساچێتە بازارەوە خۆی هێشتا 500 بۆ 600 دانەمەزراوە ئەبێ پێویستە پرس بە ڕاوێژ بە سندیکا پیشەیەکان بکەین بە ڕێکخراوە پیشەیەکان بکەین پرس بە کەسانی پسپۆر بکەین بەڕاستی زۆر گرنگە دوای ئەوە نەکەوین 2 ساڵە حکوومەتی فیدراڵی لە ڕێی ئەنجومەنی ڕاژەوە دامەزراندن بۆ بەشە تەندروستیەکان دەکاتەوە بەڵام ئەمە 2 ساڵە ئایا 2 ساڵی تر جوابێ 4 ساڵی تر جوابێ کە من تەخەڕوجەکەم دکتۆر شتێکی کە زۆر سەرنجی بردم لە سیمینارەکە زۆر باسی کار دەکرد کە فەرموود شەهادەکان بڕوانامەکانە کە هەر پارچۆرەکەی بێ و کارێ بۆ دەستەبەر نەکە سوودێکی وای نابێ جا ئەگەر من ئەوم بۆ ڕوونکەیتەوە لەگەڵ ئەوەیە مەسەلەن گەنجێک ئێستا گوێ لە بەڕێزت بوو ئەزانێ هەلی کار بەتەنە لە کۆلێجی پزیشکی نییە لە بەشەکانی تریشە هەم وشارێت چۆنە بەسیتۆ بە پێشانگایەکی گەورەی نیشتیمانیوەک و نێکستێپۆ کە بە تایبەتی تۆڵی ئاستەنگ دەرفەت داهێنان ئاستەنگەکە یەک دانەیە دەرفەت و داهێنان دوانە باڵێ کەواتە چەند ئاستەنگمان هەیە 2 جار دەرفەت و داهێنانمان هەیە وانە باڵێ حەزەکەمەوە بۆ ڕوونکەیتەوە من طبعا دەستخۆشی لە نێکستێپەکەم لە پێشانگای نێکستێپ چکە بەڕاستی ئەم سەکۆیە و ئەم دەرفەتەی کە ڕەخساندووە بۆ کەسوکاری خوێندکار و خوێندکار لەی شوێنێکی ترانیە و خۆشبەختانە سلێمانیش جارێکی کە بۆتە مینبەری داهێنانێکی نوێ کە لە شارەکانی تران نییە ئەمەش بۆ خۆی جێگەی دەستخۆشیەوە و دەستخۆشی لە ڕێکخرانەکەم بۆیە زۆر گرنگە بەڕاستی ئەم نێکستێپ بیر لەوە بکاتەوە ئەمڕۆ باسم کرد لە ڕێکۆمەندێشەکانە لە ساڵانی ئایندە ئێمە جۆب سێرچ کڵەپێک لە بەشێکی ئەم پێشانگایە بکەینەوە بۆ هەمیشە خوێندکار وا لای ڕوون نەبێ تەنها هەندێک بەش هەیە کە تەندروستی و پزیشکیە تەنها دەستەبەری هەلیکاری تیاکرێ بەشە کشتتوکاڵەکان بەشە تەکنەلۆژیەکان و ئەندەزارەکان و کۆمپیوتەرەکان دەرفەتی ئێجگار زۆریە بە شەمرۆیەکان بەڵام گرفت لە ئێمە چییە؟ ئێمە هەڵاوسان لە بەش گەلێک دروست دەکەین کەمبوونەوە لە بەشیی تر دروست دەکەین سەرکی بازاری کاریش کوشی هەڵاوسان و ئاستەنگ دروستە بێ دەرفەتەکان ئێجگار زۆرە بۆ خوێندکاری ئێستا یعنی تۆ ئەگەر لە پێش ساڵی 2023ەوە لە پێش ساڵەکانی پرۆسی ئازادیەوە 3 زانکۆ هەبوو بێ ئێستا 16 زانکۆی حکومی 7 زانکۆی تایبەت 22 زیاتر لە 22 پەیمانگا هەیە 580 بەش لە زانکۆ حکومیەکانن ئەی عفو 680 ئەمە دەرفەتێکی ئێجگار زۆرە کاتوانرێ داهێنانی تیا بکرێ بۆیە زۆر گرنگە دەرچوو بزانێت چی ئەوێ و حەزی لە چییە و ئاست و توانای نمرەکەی لەگەڵ کوێ ئاگونجێ چکە دوجار ئێمە من هەمیشە ئیشوبێنم بە جلوبەرگ و بە خواردن خۆ ناکری ئێمە تەنها یەک جۆر خواردنمان حەز دێبێ ئەبێ زیاد لە جۆرێکمان حەز دێبێ زیاد لە جۆرێک لە جلوبەرگ و ڕەنگمان حەز دێبێ ناکری ئێمە تەنها بە یەک خواست و حەزەوە بیگرین بۆیە خوێندکار پێویستە پۆلێن بک بۆ حەز و خولیاکانی کە لەگەڵ تواناکانی یەک بگرێتەوە ئەمەش وا ئەکا باشترین بەش هەڵبژێرێ ئەمەش نێکستێپ ئەو دەرفەتەی ڕەخساندووە پرۆفیسۆر یاکدەدەر دکتۆر بەختیار عوبێد شەریف زۆر بە جوانی باسەوەی بۆ کردین بۆ تۆی خوێندکاری 12 ئامادەیی چەند ئاستەنگمان هەیە ئەوەنە دەرفەت و داهێنانیشمان هەیە سپاس کە ئامادە بووی دەست خۆش بێ و عەزەتمان هەیە سپاس بۆ بەڕێزیشتان بە یوای سەرکەوتن